بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی ترس لە مردن. بابەتەکەمان بە ئیزنی خوای پەروەردگار وەڵامی ئەم نامەیە دەبێت کە بە کەناڵی دیمەن گەیشتووە بە پرۆگرامی خۆشەویستی وەکو خۆی دەیخوێنمەوە. ئەم بەڕێزە نووسیوێتی مامۆستا سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. زۆر لە مردن دەترسم، زۆر لە مردن دەترسم، ژیانم لێ تاڵ بووە لە کاتی هەر خۆشیەکدا، لە کار و کەسابەتێکدا، سەیرانێکدا مردنم دێتە بەرچاو، دەترسم و خۆشیەکانم لێ تێک دەچێت. ماڵ و منداڵیش لێم بێزار بوون، هەست بە بێزاری دەکەن. بەردەوام لە ناخەوە ترسێکم هەیە، هەمیشە لە کاتی نوێژدا، لە کاتی کەسابەتدا، لە کاتی میوانداریدا بەردەوام مردن دێتە بەرچاوم. زۆر دەترسم و ئەزانم هەمیشە ئەمە دواساتی ژیانمە. تکایە چارم چییە؟ چی بخوێنم؟ چی بکەم؟ فریام بکەون. ئەمە ناوەی ئەو نامەی ئەو بەڕێزە بوو کە وەکو خۆی خوێندمەوە. لە وەڵامدا دەڵێن وبالله التەوفیق، مردن ئەو ڕاستیەیە کە هەمومان پێویستە لە یادمان بێ. گرفتی گەورەی مرۆڤ و مرۆڤایەتی بە گشتی لەوەدایە بەڕێزان کە هەمومان خەریکە مردن لە یاد دەکەین. بۆیە ترس لە مردن وەکو خودی وشەکات بترسی لە مردن، ئەمە بە خۆی بابەتێکە و وەکو نەخۆشیەک لێبێ و ژیانن لێ تاڵکە، ئەمەشیان بابەتێکی ترە. ترس لە مردن بەهۆی ئەم شتانەوەیە جگە لە تێکچوونی حاڵەتی دەرونی. ئێمە بابەتەکان وەکو خۆی باسکەین. حاڵەتی دەرونی کە تێکچوو مرۆڤ هەر جارە بە شتێکەوە دەیگرێ. بۆ نمونەی ئەم بەڕێزە پێویستە سەردانی پزیشکێکی دەروونناس بکە و دەروونناسێک قسە بکە کە من ژیانم وەکو لە نامەکەدا خوێنمەوە ترس لە مردن ژیانی لێ تاڵ کردوم. ئەم بابەتە تێکچوونی حاڵەتی دەرونیە. بەڵام بێجگەلەوە هەموو خەڵکی تر کە ترسیان لە مردن هەیە بەهۆی ئەم شتانەوەیە. یەکەمیان ترسان لە دابڕان و دووربوون لە دۆست و ئەحباب و خۆشەویستان. هەر یەکێک لە ئێمە کە بیر دەکاتەوە دایک و باوکت هەیە، خێزانت هەیە، مناڵت هەیە کە دەمری، تۆ چەند ڕۆژێک لیان دووری خەز بە خەمباری دەکەی کە دەمری یەکجاری لیاندا دەبڕێی هەتا قیامەت نەهان بینیتەوە. بەڵام ئەم ترسە خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی ئەڕەعد ئایەتی 23 و 24 زۆر دڵخۆشمان دەکا. دڵخۆشمان دەکا و پێمان دەڵێ ژیانی دنیا هەمووی دابڕانە. وەڵی هەر یەکێک لە ئێمە بەردەوام لە دابڕانداین. بەڵام ئێمە وەکو ئیماندار کە بڕوامان بەوە هەیە کە قیامەت هەیە، کە ژیانێکی ئەبەدی دەوێت دەست پێ دەکا، خوای پەروەردگار پێمان دەڵێ تۆ لە خۆشەویستانت دانابڕێی. کاتێک کە دەترسی لە مردن ئەڵی لە ئازیزانمدا دەبڕێم، بیر لەوە بکەوە سەفەرێک دەکەی. هەر یەکێک لە ئێمە سەفەر دەکا و منداڵەکانی بەجێ دێڵێ، هاوسەری بەجێ دێڵێ، جا هەیە سەفەری بازرگانی دەکا، هەیە سەفەری گەشت و گوزار و گەڕان دەکا، هەیە سەفەری خوێندنی، هەیە چەند ساڵ ماڵ و منداڵی بەجێ هێشتووە، هەیە شۆڕژگێڕ بۆ لە پێناوی خاک و نیشتیمان و گەل و میلەتەکەیدا بە ساڵ ماڵ و منداڵی خۆی نەبینی و خەریکی کاری سیاسی بۆ لە وڵاتان. دابڕان لە ماڵ و منداڵ، لە دایک و باوک، لە خێزان لەم دنیاشدا هەیە. بەڵام ئەگەر مەبەستت ئەوە بێت لە مردنە بە یەکجاری لیاندا دەبڕی، نەخێر لیاندا نابڕی. هەر سەفەرەکەیە، سەفەرت کردووە دوای ماوەیەک تۆ نایەیتەوە بۆ لایەن، بەڵکو ئەوانەی کە زیندون ئەوان بە یەقینەوە دێن بۆ لای تۆ. بە ئاەتەکەی قورئان لە سوورەتی ئەڕەعد ئاەتی 23 و 24 بخوێنینەوە. زۆر چێژبەخشە، زۆر موژدەبەخشە برا شیرینەکەم، برای خوشکی هەر کەسێکی کە ئەم نامەیە نووسیوە گوێ لەم ئاەتەی قورئان بگرە. پەروەردگار دەفەرمێ جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب
سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. ئەو باخانە جەنات و عەدنین بەهەشتێکی هەمیشەی، باخ و باخات، کۆشکی ڕازاوە، هەرچی دڵ بیخوازێت تێئەتی، عەدنین بە هەمیشەیی تیا دەمێنیتەوە. ومن صەلەحە هەر کەسێک کە ئیماندار بێ، شیاو بێ، شایستە بێ بە چوونە بەهەشت لەگەڵتایە. خۆشەویستترین کەس لە دنیادا ئەمانن، من ئابائیهم، باوک و دایکت. کە دەڵێ دایک و باوک لە قورئانە یعنی نەنک و باپیریش، ئەوانەی لە سەروشەون، باوە گەورە و دایە گەورەشت. و ئەزواجهم هاوسەری ژیانت، هاوسەرەکەی ژیانت. و ذوڕیاتهم کوڕ و کچەکانت، منداڵی کوڕ و کچەکانت، واتە نەوەکانت لەگەڵ نەوەی نەوەکانت، هەموویان لە بەهەشتا لەگەڵ تا کۆ دەبنەوە. یەکێ دەپرسێت لە بەهەشتا پلە پلەیە، فعلەن وایە، لەوە ئەچێت جەنابەت بە فەزڵی خوای پەروەردگار لە پلەی نەوەتی بەهەشتا بی. بەڵام منداڵەکانت هەر ئەوەیە ئیماندار بوون، کوڕەکانت، کچەکانت، نەوەکانت، کوڕەزا و کچەزاکانت لە پلەی بیستی بەهەشتا بن. بەهەشت 100 پلەیە. خوای پەروەردگار لەبەر دڵخۆشی تۆ کە لە پلەی هەشتادای بیستەکان هەمووی بەرز دەکاتەوە دایان خاتە هەشتاوە، یان بە پێچەوانەوە. جەنابەت لە پلەی بیستی بەهەشتای، بەڵام ئەلحەمدولیلا ئەولادەکانت زۆر ساڵحن. لە پێش تۆدا باوک و دایکت زۆر ساڵح بوون، زۆر خواناز بوون، لە پلەی نەوەتی بەهەشتان. خوای پەروەردگار لەبەر خاتری نەوەتەکە کە ئەولادەکانتن کە دایک و باوکن پلەی تۆ بەرز دەکاتەوە، ئەوان نزم ناکاتەوە، بەڵام تۆ بەرز دەکاتەوە بۆ لای ئەوان، بۆ ئەوەی لە بەهەشتا بە هەمیشەی جەنات و عەدنین قەت جارێکە لێکدا نابڕێی. باوک و دایک، باوە گەورە و دایە گەورە، منداڵەکانت، کوڕەکانت، کچەکانت، نەوەکانت، نەوەی نەوەکانت، هەروەها هاوسەری ژیانت، هەموو بەیەکەوە کۆ دەبنەوە. پەیتا پەیتا فریشتەکانی خوای پەروەردگار دێن بۆلات سەلامت لێ دەکەن، دەڵێن سەلام عەلەیکم، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ، بیما سەبەرتم، ئەمە پاداشتی ئارامگریتانە. ئێوە لە دنیادا ئارامتان گرت لەسەر تاعەت و عیبادەتی خوا. ئاخر نوێشکردن 5 فەرزە هەموو ڕۆژێ بە تەواوی ژیانت بەخوا سەبری دەوێت. سەبرت گرت نەتێژ نوێژەکەت بفەوتێ، هەموو ساڵ ڕەمەزان بە ڕۆژوو بووی، سەبرت گرت، هەموو ساڵ ماڵی خۆت دیاری کرد و زەکاتەکەت دەرکرد. دووەم سەبرگرتن لەسەر نەکردنی گوناه، ئەو حرامە هاتە بەردەستت، بەخوا دەتوانی لە پڕێکا ببی بە کوڕێک، بەخوا دەتوانی وەکو ئەو خەڵکە معاشێکی بندیوارن لەم لاولاوە بۆ بڕدرێتەوە تت خوا لەبەر خاتری تۆ نایکەم، خوا لەبەر خاتری تۆ ئەم حرامە ناخۆم، خوا لەبەر خاتری تۆ ئەم غەشە لەم کڕین و فرۆشنەدا ناکەم. سەبرت گرت، ماڵێکی کەم قەناعەتت پێکرد زۆرێکن نەوی، سەبرت گرت، ئەمە سەبر و ئارامی دەوێت. سێم سەبر و ئارامی لەسەر بەڵاو موسیبەت، لەسەر نەگەیشتن بە دڵخوازی خۆت، ئەو هەموو حەسرەتە لە دڵی ئینساندایە و پێی نەگەیشتۆ بە حەڵاڵی، ئەو هەموو ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و مردنی ئازیزان، هەر سەبرت گرت، ناشکوری بەدەمتان نەهات. لەوێدا مەلایکە دەڵێن بیما سەبەرتم، پاداشتی ئەو سێ ئارامگریەت ئەم بەهەشتەیە. فەنیعم عوقبە الدار، بەڕاستی باشترین شوێنێک کە ئینسان تیا بحەسێتەوە ئەم شوێنی باشتەیە. جەت خوا بەڕێزان، ئینسان ئەبێ خەمی چی بێ؟ وەڵڵاهی مردن ئەگەر بە ئیمانەوە بێ، خەمی خۆشەویستان تا خوا دەفەرمێ بەس سەفەرێکت کردووە، تۆ سەفەرت کرد، ئەوان دێن بۆ لای تۆ نایتەوە بۆ لای ئەوان، بەڵام یەقینت هەبێ کەلامی خوای پەروەردگارە و حەق و ڕاستە، واللهی لە بەهەشتا بە ئیزنی خوای گەورە لەگەڵ هەموو ئازیز و خۆشەویستانت بەیەکەوە شاد دەبیەوە، هەموو بەیەکەوە شاد دەبنەوە. جەنات و عەدنین، بەهەشتێکە هەرگیز کۆتایی پێ نایە. لە چی دەترسی؟ ڕزگارت دەبێت لە هاوڕێی دووڕوو. کاکە بۆچی دەترسی لە مردن؟ لەم دنیادا چەند کەس بە قوربان و بە ساقەت دەبێ و کەسی لە دوای لە پشتەوە خیانەت لێ دەکات. ڕزگارت دەبێت لە هاوڕێی دووڕوو، لە کەسی بێوەفا، لە دەموچاوی سواوی سەر شاشەکان کە ئەم هەموو ساڵ تەلەڤیزۆن بەرنادەن، لە درۆی کاتی هەڵبژاردن، ئەبی بە هاوڕێی فریشتەکان، لەمانە هەموو ڕزگارت دەبێت. ئەبی بە هاودەمی فریشتەکان، ڕزگارت دەبێت لە کارە بابڕان، لە ئاوبڕان، لە نەخۆشی، لە خەم، لە مردن، لە پیری،
ئەمانن کە ژیانی ئەم سەرزەویان لێ مەتاڵ کردووە لە هەمووی ڕزگارت دەبێ بەس ئەوەی ئیمانت هەبێ مەترسە لە خۆشەویستانتدا نابڕێ کەواتە خاڵ یەکەم کە مرۆڤ لە مردن دەترسێ ئەوەیەوە دەزانێت لە خۆشەویستانیدا دەبڕێ دووەمیان ترسان لە خودی گیان کێشان هەیە لە مردن دەترسێ ئەڵێ لەبن لە سەرەمەرگا چیم لێبێ بەڵام حەدیسەکان کاتمان نابێت لە بەرنامەکە هەمووی باسکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیسی صحیحی هەیە دەبارەی ئەوە دەفەرمێ وەڵاهی سوراحەیەک چۆن دەیکەیتە ناو ئاوی تایە دەیکەیتە ناو پەرداخێکەوە زۆر بە ئاسانی هیچ عەزێتێکی تایە زۆر بە ئاسانی ئەم ئاو پاکە لەم سوراحیەوە دێتە ناو پەرداخەکەوە ئەفەرمێ وەڵاهی ڕوحی ئیماندار لە کاتی سەرمەرگە ئاوا بە ئاسانی لاشەکەی بەجێ دێڵێ هەموو فریشتەکان کفنی بەهەشتیان بۆ هێناوە بۆی ڕوحەکەی تیا هەڵگرن و بەرزیکەنەوە بۆ ئاعلا عیلین ڕقەمی تایبەتت کۆدی تایبەتت بۆ بدرێتێ بۆی لە بەهەشتا پێی پسێ بەهەشتەوە کەواتە لەوە مەترسە مادەم ئیمانداری ڕوحکێشان بۆ ئیماندار هەر زۆر ئاسانە سێمیان ترسان لە فەنابوون مرۆڤ هەمیشە حەزی لەمانەوەیە بەڵام دڵنیابە کە تۆ ئێستا لەم دنیادا لەوە ئەترسی خانۆکەت کردووە بە دڵ و بە گیان خوا تۆ بڵێیت یا بحەسێمەوە بەجێ نەیەڵم ئاها چاو لێ ترست هەیە لە مردن شەهادەیەکی باڵا دێنی ئەو هەموو ساڵە خوێندنە خوا تۆ بڵێ ئیستیفادەی لێ بکەم و نەمرم حەز دەکەی بمێنیتەوە ئەو هەموو ماڵە هاوسەرم پێکەوە نا منداڵم بوو بەڵام مانەوەی حەقیقی ئەوەیە لە بەهەشتایە چونکە تۆ بە مردن لە مردن ڕزگارت دەبێت ئەمە زۆر گرنگە بە مردن لە مردنی هەتای ڕزگارت دەبێت جارێککە مردن نابینیتەوە دەرمانەکان یەکەمیان یەقینت هەبێ کاتی مردن دیاریکراوە بە ساغی و بە نەخۆشی نییە بەخوا بە پیری و بە گەنجی نییە گرنگ ئەوەیە یەکەم پەیوەندیت لەگەڵ خوا باش بێت لە ڕوود بێ بمری ئەمە گرنگە بەڕێزان ئای چەند خۆشە ئینسان پەیوەندی ئەوەندە لەگەڵ خوا باش بێ لە ڕووی بێ بمرێ بەخوا بەس ئەوەندە لە ڕوومان بێ بمرین ئیتر ئەوەی تری گرنگ نییە یەقینمان هەیە هەر دەبێ بمرین بەڵام گرنگ ئەوەیە بینمان لەگەڵ خوای پەروەردگاری خۆماندا باش بێ دووەمیان مافی خەڵکی نەخوارد بێ ماڵی کەست کاول نەکرد بێ بەڕاستی ترس بۆ ئەو کەسەی عەرزم کردن کە مافی خەڵکی پێشێل کردووە کە بە دەفتەر دۆلاری ئەو خەڵکە فەقیر و هەژاری بە ناوی کەسابەتەوە لێ وەرگرتون و ماڵوێرانی کردوون دەبێ ئەوە لەو مردم بترسێت تۆ کە ئەلحەمدولیلا بە مەلەفی ژەندا چوویتەوە ماڵی کەست دوێران نەکردبوو کەست بێموچە نەکردبوو کەست نامبڕاو نەکردبوو کەست نەکوشتبوو دەست نەبوو لە خوێنی خەڵکە ئەو بەڕاستی ترسی لە مردن ناوێ سێمیان بە بەتاڵی بمرە یعنی لە ژیانە ئەو کارانەی کە هەند جێبەجێت کردبن ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئاەتی مبارەکی اليوم أكملت لكم دينكمی بۆ هات یەکسەر لە دوای ئەوەوە مەلەک المەوت هات بۆ لای فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم دوو ڕێگا لە بەدەستە حەزەکەی بە هەمی شەی بمێنەوە لە ژیاندا یان مردن لە ڕێگادایە پەروەردگار بەڕێزان خوای گەورە اختیاری دایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەل الرەفیق الأعلى نەخێر دەمەوێ بە پەروەردگارم شاد بم بەل الرەفیق الأعلى دەمەوێ بمرم ئەمەوێ بچمەوە لای دۆستانی سەرو ئێمە بەڕێزان کاتێک کە لە مردن زۆر دەترسین ئەوەیە دەستمان خاڵیە یعنی کارێکمان نەکردووە جێپەنجەیەکمان لەم سەر زەوێدا بەجێ نەهێشتووە با ئێمە هەوڵ بدەین یعنی جێپەنجەمان دیار بێ لە ئاوەدانکردنەوەی سەرزەویدا لە خزمەتی دینی خوای پەروەردگاردا لە خزمەتی خەڵکی خوای پەروەردگاردا بیلالی حەبەشی لە سەرەمەرگا بوو هاوسەرەکەی بۆی گریا وتی ئەی هاوار بۆ بیلال فەرمووی وامەڵێ غەدەن ئەلقە الأحبە محەممەدە وحیزبە بەیانی دەگەمەوە بە خۆشەویستانم ئەگەمەوە بە محەممەد و بە هاوڕێیان بەڵام مردن گەیشتنە بە خۆشەویستان گەیشتنە بە لیقای خوای پەروەردگار بینینی مەلەک المەوت و فریشتەکانی ڕەحمەت کە هاتون بۆ گیانکێشانت ڕزگار بوون لە خەڵکی خراپ گەیشتن بە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە سەحابەکان بە ساڵحان و چاکانی ئەم ئومەتە بەوە دەرمانەکانە ئەمانە دەرمانن دڵی خۆتی پێخۆشکە بەڕێزان عەرزم کردن واللهی مردن بە نەخۆشی نییە بە ساغی نییە بەوە نییە کە بڵێ ئینسان وڵا دەوڵەمەندم یان هەژارم پلەدارم یان بێ پلەم کەسدارم یان بێ کەسم هەموو دنیا لە دەورت بێ هەمووی کەس و کارت بێ هەموو پارەی بانقەکان هی تۆ بێ ناتوانێت لە مردن لاتدا هەموو شتێکیان پێ بکرێت لە مردن ناتوانێت لاتدا بۆیە زۆر ڕووداوی واقعی لە ژیاندا هەن بەسەرهاتێکتان عەرز دەکەم پێشەوەی بچینە ناوبەڕ
با ئەم بەسەرهاتتان بۆ باسکەم ئەمەنە لە کەسیمان بیستووە ئەم شتانی کە باسی دەکەین هەمووی قسەی ناو کتێبن ڕووداوی واقعی مێژووی ئەم وڵاتن ئەم جیهانن کتێبێک هەیە بە ناونیشانی پایزەبرا مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە کە ئێستا الحەمدولە لە ژیاندا و تەمەنی پڕبەرەکەت بێ لە سلێمانی دەژی ئیمام و خەتیبە مامۆستا ئەحمەدی شەریعە ئەم کتێبەی نووسیوە چەند بەرگێکە لە بەرگی یەکدا لە بەرگی یەک چاپی دووەم ساڵی 2019 چاپی دووەمی کراوە لە لاپەڕەی 31دا کتێبی پایزەبرا بەرگی یەکەم چاپی دوو ساڵی 2019 چاپ کراوەتەوە لاپەڕەی 31 باسی ڕووداوێک دەکا کە لە سووریا ڕوویداوە مامۆستا ئەحمەد دەفەرمێت لە سووریا سێ برا هەبوون کە لەگەڵ دایک و باوکیاندا دەژیان برای یەکەمیان ژیرا بە سەرباز وەختی 18 ساڵی تەواو کردبوو لە سەربازی بوو براکەی تریان کە سەربازی تەواو کردبوو نەخۆش کەوت نەخۆشەکان لە سووریا پێیان وت ئەمە پێویستی بە دەرەوەی وڵاتە ناردیان بۆ تورکیا لەگەڵ یا براکەی تریشی چوو ئەم سێ برایە یەکیان سەربازە یەکیان نەخۆشە بۆ چارەسەری نەخۆشی چۆتە تورکیا برا ساغەکەشیان لەگەڵ یا چووە چاودێری برا نەخۆشەکە بکە لە کاتێکا کە لە تورکیا نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەن براکە لەژێر نەشتەرگەری دەرناچێت برا ساغەکە کە لەگەڵ نەخۆشەکەی چووە تەرمی براکەی دێنێ و ئۆتۆمبیلی تایبەت دەگرێ و دەیخاتە سەر ئۆتۆمبیلەکە و بهێنێتەوە بۆ وڵاتی سووریا بۆ لای دایک و باوک و کەسوکار و نیشتیمانی خۆی لە ڕێگادا لە حدودی سووریا داخڵ دەبن دێنەوە بەرەو شار و وڵاتی خۆیان تای ئۆتۆمبیلەکە پەنچەر دەبێت شۆفێرەکە دادەبەزێ و کابراش دادەبەزێ براکە کە جەنازەی براکەی هێناوەتەوە براکەی وا لەسەر سارەکە دانراوە لە تابوتایە و لە سندوقایە کابرای شۆفێر دەڵێ بڕوام بکە تۆ دەستکاری ناکەی ئیشی خۆمە هەر ئێستا چەند دقەیەکی کە من پێدەچێ تۆ بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە دانیشە هەر ئێستا تایەکە پەنچەر دەکەم و چاکی دەکەم بەڵێ بە چەند دقەیەکی کەم تایەکە سپێر دادەگرێ و تایی تازەی پێدەخا و پەنچەرەکە دەخاتە سندوق پیسارەکەیەوە کاتێک کە دێ دەڵێ کاکەی جان ئەوە تەواوم کرد کاکەی جان دەنگی نییە بە لای کوشتنەکەی ئەستەری لار کردوێتەوە گیانی تیان نەماوە دەستی لێدا ئاوی بەدم و چاوا دەپڕژێنێ زلەی لێدا لەم لاولا کەبرا لە 7 ساڵان ڕاست بۆتەوە گیانی تیان نەماوە جەنازەی براکە لەسەر سیارەکەیە ئەمیش لە ناو ئۆتۆمبیلەکەیان مرد ئەم ئینسانە لە ناچاریدا دەچێتە سەر جادەکە و دەست ڕادەگرێ ئۆتۆمبیل ڕای ناگرێ لە ناچاریدا بەرەوەی ئێوارەش دەڕوا ئەڕواتە ناوەڕاستی جادەکە و هەردوو دەستی بەرز دەکاتەوە وەکو ئەوەی بڵێ یان لێم دەن و بم کوژن یان ئەبێ ڕایگرن ئۆتۆمبیلێک ڕای دەگرێ ئەفسەرێکی سەربازی لەگەڵ سەربازێک هاتیا دەبێ جانازەیەکی پێیە ئاڵای وڵاتی سووریای لێوە پێچراوە ئەڵێکا کە چین لێ قەوماوە ئەڵێ وەڵڵاهی نەخۆشێکمان هێنایەوە لە تورکیاوە ئەوە جەنازەکەی لەسەر سیارەکەمە ئەوە برای بوو لەگەڵیە ساغ و سەلامەت بوو تا من تایەکەم پەنچەر کرد ئەچم لە ناو سیارەکەیە ئەمری خوای کردەوە و گیانی سپاردووە لە ساغ و سەلامەتی مرد بەڵام یارمەتیم بدەن کارێکم لەگەڵا بکە من چۆن ئەم جەنازەیە بەرمەوە زۆر دەترسم ئەمە دوو جەنازە چۆنیان بەرمەوە کابرای ئەفسەر ئەڵێ ناسنامە و شتەکانم بدەیتێ کاتێک کە ناسنامەکەیان دەجیفان دەردێن و تەماشای دەکا هەمی مردووەکە هەم ئەوە کابرای ئەفسەر دەشڵەژێت دەڵێ وەڵڵاهی زۆر سەیرە سوبحان الله لە کار دیا الله ئەڵێ قوربان جەنابی ئەفسەر ئەمە خزمتە ئەمە ناسیاوتە چیتە ئەڵێ نە وەڵڵاهی هیچم نییە بەڵام کاری خوا زۆر سەیرە ئەم برایەیان سەرباز بوو کوژراوە ئێستا من جەنازەکەی دەبمەوە بۆ کەسوکاری ناوەکانم بەراوەرکردن ڕێک ئەم دوو جەنازەیەش نەخۆشەکە کە لە تورکیا مردووە ئەم ساغەش کە ئێستا لەگەڵ تۆدا کتوپڕ جەڵدە لێدا و مرد ئەمانەش هەردووکیان برای ئەم کوژراون ئێستا دەبێت سێ جەنازە بەرینەوە بۆ ماڵەوە سبحان الله بەڕێزان هەرسێکیان بەیەکەوە دەبنەوە ئەڵێ دەسەڵاتی ئێمە نییە شکر بە بەشی خوای پەروەردگار خۆی ئێمە دەسەڵاتمان نییە دیارە پەروەردگار خۆی وای بڕیار لێداوە ئەمانە هەموو پێمان دەڵێ یەکێک سەرباز بوو زۆر جاڵەنگە فڵان کەس لە سەربازی دانە لە بۆیە پێشمەرگە نەبووە نەکوژرایە مەرگی خەی پێ نەدەگرن نەخێر ئەوە لە سەربازی بوو ئەمەیان بە نەخۆشی بوو بەڵام خۆ ئەوەی تریان ساغ و سەلامەت بوو چوو بوو جەنە لەگەڵ براکەیە جەنازەکەی هێنایەوە پەروەردگار نیشانی داین مردن حەقیقەت و ڕاستیەکە نە بە ساغیە نە بە نەخۆشیە نە بە جەنگە نە بەوەیە کە لە ماڵەوە دانیشی کاتی دیاریکراوی خۆی بۆ هاتووە بۆیە کاتەکە دیاری کراوە لەوە بترسە کە بینن لەگەڵ خوا باش نەبێ
لەوە بترسە ئەزیزم کە ماڵی خەڵکت وێران کردی بێ و بۆ هەموو حەقی خەڵکەوە بچیەوە قیامەت ئەمەیان گرفتە بەڵام بەخوا بینی خۆت و خوات بە تاعەت و عیبادەت پاک بێ وەڵڵاهی نێوانت لەگەڵ خەڵکا باش بێ خۆش لە گوناهە وردەکانمان دەبورێ ڕزگارت دەبێ ئەبی بە هاودەمی فریشتەکان گەیشتن بە بەهەشت حەسانەوەی کۆتاییە یا ڕەبی خوایە بە مردن لە هەموو مەینەتیەک ڕزگارمان کەیت وە بزانم ئێستا پەیوەندێکمان ڕاستەوە خۆ لە سەر هێڵی تەلەفۆنە کاڵێخان فەرموو خوشکەکەم بەڵێ فەرموو کاڵێخان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە باشەکەم زۆر سپاس خوا لە ڕازی بیا ڕەبی سلامة بالله مامۆستا پرسیارێک مانەیە بەڵێ فەرموو مامۆستا شتێکێ مردووکی لێ ئەمرێ ئەگاتە چل ڕۆژ پێی ئەڵێن چلەی بۆ بزن مامۆستا ئایا چلە حرامە یا حەڵاڵە چلە بۆ مردوو بکرێ چلە بۆ مردوو بکرێ بەڵێ 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 وەڵامت دەدەم ئینشاءالله پرسیاری دومیش مامۆستا بەڵێ فەرموو داعی لەبرنەکە مامۆستا تۆز دەستینم تاوانێ خۆش فەردە ئینشاءالله ئاساییە قەینا خوشم بە ئیستراحەت پرسیارەکەت بکە ئاساییە خۆش فەردە والله مامۆستا دڵم تاوا نییە لەجای مردنی باوکم تووشم ڕۆڵاتیە بوومە ئینشاءالله خۆش فەرد دەدا و کەفارەتە وەزری قیامەتە ئاسایە خوشکە کاڵەکە هین نەبوو بە دەرفەتێکی تر خۆش فەردا و ساو سەلامەت بی ئینشاءالله بەخوا دەسپێری ئینشاءالله پرسیاری یەکەمت گەیشت ناخەیتێکە خوشکە باشەکەم ئینشاءالله خوا تەندروست باشت کە کاکە سۆران لەسەر خەتە کاکە سۆران گیان فەرموو براشین نەکەم عەلەیکم السەلام وڕەحمەت الله عەزیزەکەم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك سوراني عزيز بلاي شيرينم شاو ما زحم فرمانا زور سواس فرمجان ما مسجان زحمة بيدسس وعلم هي لخزمة جنابته من لخزمتها مزيزكم لزانست منها بس تشاون بسيارية كمت ما مسجان خزمكاري كيتوم هي واتمني بربركتك إن شاء الله خوابود بي الله قربانا ودرس ما تيكم لا قزين يرجع توزي سستا قال زار كفلك بلى هيك عصبية دير انت سبحان الله ما وصل يعني ام كريمن بو قضيه بشي عسكري معنا اللحظه بلين لدشون ذاك النايل سوا وقتي نازم عليه نشتغل لك روم كريمن لكي شويني ورنا جيري تمني دسلو هجد الصالة 2003 ما وصل بلى تمام تمني هي انت دواي سبحان الله رسنا كنت ما وصل يعني هيت شو كارك شمان نيو چیش کم سبحان الله تاریخ شیعه تدسم معنیه تدسم بخوا هر لاره بانم در لبدس من ابمنه الراس سبحان الله بو قضیه دینداری لخوا بزا بخوا خو مخزانم لخوا بزا ونه بدینی منلم بدمی قوم حالت ان شاء الله الحمد لله كاخ اهدي خونا الحمد لله باوام كاكا سؤال ام من دعوت بالنسبه لكركتها هل لاول وابو كم نيجبو يعني عصبي وتوربويان لم دوايانا دا بولن ولا دواي تمالي بالا لم دواي ما مصجات لم دواي واجها لم دوايانا دوايا لقال ام فيسبوك وتورا كومالات يشتعنا بيني شونا والله زور باجني بالموضوع زور حزيبيتي زور كينيا لا هاد باشا واش شيشتاك انا اميدي خير هي ان شاء الله كاك سوران بها مكاني جناب دقيش اوندي لزانستي من دابه باذن خوا چند قسەی خير بۆ دەکەم باشە بە قوربان برای شیرین بەیزنی خوای گەورە کاکە سۆران یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لایە بکاتەوە گەوری خۆی دایکی ئایا فەرموو خوشکە باشەکەم السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله خوشکە باشەکەم دایکی ئایا لەخوا بەزیاد بێ حەمد و سەنا بخوای گەورە حاضر برنامجك بەشداریم کرد مامۆستا ئێمەش خۆشحاڵتر خوشکە باشەکەم بەرنامەکە داوادان کردەوە بابەتی قسەکەم زەکاتی ڕەمەزان ئەزێت نەبێت بەڵێ فەرموو 500,000 زەکاتی ڕەمەزانم دەرکردووە بەڵام هەتا ئێستا نەماوە کوڕێکی ئامۆزام مناڵێکی هەیە دڵی کوونە ویستم بیەم بەو بەڵام ئیتر لە قەدەری خوا وای کرد ئەو با بڵێن دکتۆرانە لە دەرەوەی وڵاتەوەیان عەمەلیاتەکەی بۆ بکەن ئەنجا ئیتر ئێستا هەر ئاوا جەلسە ئەیبینن و جارێ عەمەلیاتیان بۆ نەکەوە مناڵەکە 8 ساڵە دڵی کوونە دێت دوو جار عەمەلیاتیان بۆ نەجاحەتی نێناوە بەڵێ
جاي سمن في أنفخزارة كم نها وهي زكاة رمضان أما بزانم سبية ميان هتا وقت عملياتك الرايق من جناح بار نابم بەڵێ زۆر جوانە پرسیارەکەت گەیشتاوە دایکە پرسیارەکەی ممنونم خوا ئاگای لێ خوال لەگەڵ بێ خوشکە باشەکەم خۆی گەورە سەلامەتەکە خوال لەگەڵ لەسەر چاو دادا خۆشی فەرموو خوشکەکەم. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. بەرنامەکە لێکم دەستی جەنابیشتان خۆش بێ خوشکەکەم زۆر سپاس دەکەم خوا سەلامەتتان سەلامەت بێ مامۆستا بێ زەحمەت دوو پرسیارمان هەیە بەسەر چاو فەرموو پرسیاری یەکەمت. مامۆستا ئایا ئەڵێن ئەگە دایک و باوکێ خراپ بێ باجەکەی منداڵ وەرێگرێ؟ زۆر ڕاستە قسەی زۆر دەکەی وان دایک و باوکەکە دوو لە ڕووی جەنابەت ئەخلاقی تەوانەبێت بە کچەکەی باجەکەی نا لەڕێ ئەوەوە نا ئەیوەکوچی ئایا ئەگە غەدرێ زوڵمێ کرابێ یا شتێک کرابێ ئایا ئەڵێن منداڵەکەی باجی وەرەگرێت دووەم پرسیارمانش ئاخە دایک و باوکەکە زوڵمی لە خەڵک کردبێ؟ زوڵم گەورە نا بەڵام زوڵمێکی بچووکی کردبێ یان شتێکی ئەگەر گوناحێکی کردبێ ئەڵێن باجی مناڵی وەرەگرێ باجی منداڵی دەدێتەوە منداڵەکانی ئەو باجە وەرەگرن ئایا وایە یان نا پرسیاری دووەمان مامۆستا ئایا ئەگەر یەکێ دوعا و غەدر لێ بکات و دوعای لێ بکەیتەوە گوناحبارە بی یان نا؟ بەڵێ دوعای خراپن لێ دەکات تۆش دوعای خراپی لێ بکەیەوە. بەڵێ مامۆستا یعنی غەدر و دوعای لێت کردبێ زوڵمی لێت کردبێ ئەگە تو دوعای لێ بکەیتەوە ئایا گوناحبارە بی نوێژ و تاعەتت قبوڵە بێ یان نا؟ بەسەر چاو ئینشەڵڵا خوشکە خۆشی جواب دەدەمەوە. بدعاء مامۆستا خۆمان دعاء الحەمدولله لەخوا بەزار بێ ئەهلی قورئانێ دعامان بۆ هەر کەسێک کرد بێ دعاکەی سەر بووی قبوڵ بووە بۆ خۆمانێکی قبوڵ نابێ. دوعای خۆشتان هەر قبوڵ بووە بە دڵنیاییەوە قسەت بۆ دەکەم. وەڵایی ئیتر نازانم ئینشەڵڵا بۆ ڕۆژی قیامەت قبوڵ بوو بێ لەم دنیای دارێ قبوڵ نەبووە بەس بۆ هەر کەسێک وتێتی دعا و نزامان بۆ بکە بۆیمان کردووە دعاکە هاتکۆ لامان گەلێ مەمنونین بۆ دعامان قبوڵ بوو بۆی. ئینشاءڵڵا خوای گەورە دوعای هەموو لایەک گیرا دەکا بەسەر چاو جواب دەدەمەوە خوشکە باشەکەم دادە خۆشی سوپاس بۆ جەنابیشت خوان لەگەڵ خوشکەکەم. دادە فاتیمە فەرموو. السلام عليكم مامۆستای بەڕێز. عليكم السلام ورحمة الله خوشکە بەڕێزەکەم. مامۆستا گیان پرسیارێک نوێژی چێشتەنگا و تا کێ قبوڵە زۆر کەسەیە قەعات دەوری چارێک بۆ 12 یا 12 ئایا نوێژی چێشتەنگا ئەمێنێ یان نا؟ بۆی تا چەند کاتێکەکەی چەندەیە نوێژی چێشتەنگا ئەمێنێ؟ بەسەر چاو وەڵامت دەدەمەوە ئینشاءڵڵا دادە فاتیمە. باشە زۆر سوپاس دەکەم مامۆستای بەڕێز. هەرە پرسیارەتە بۆ خوشکەکەم خوا ئاگادار بێ خوا لەگەڵ بەسەر چاو خوا لەگەڵ بە خوشکەکەی من. دایکی محەممەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد خوشکە باشەکەم. خوا لە ڕازی بێ خوشکە بە ڕێزەکەی من زۆر زۆر سوپاس بۆ جەنابەت. والله مامۆستا حەزم کرد دەستداری بکەم دەستخۆشی لێ بکەم نەزۆر مامۆستا جان. خوای گەورە پاداشی جەنابیشت داتەوە سوپاسی دوعای خێرت دەکەین یا ڕەبی خوای گەورە هەمان دوعای خێریش بۆ جەنابتان و ماڵ و منداڵتان گیراکە بۆ کاکە محەممەد گیراکە دایکی محەممەد دەستەکانت خۆش بێ. یەک پرسیارێکم هەیە. پرسیارەکەشت فەرموو. خەوم یەخەو مامۆستا. خەوت کەمە؟ بەڵێ زۆر یعنی کە چوومە سەر جەزای تر فکرم ئەڕوا بەولە يعني في بلين فساتين اللي نافهم خون ذكر لكي هو دايشي محمد والله بلين صالح قام بضو شو يتلاقي دكتور دايشي محمد بله نت شو يتلاقي دكتور بس كم صالك هواي فرمود والله نظام 4 ساله بس 4 ساله هواي بەسەر چاو ئینشاءڵڵا قسەی خێرت بۆ دەکەم هێندە ڕێنمایی دەکەم بە ئیزنی خوای پەروەردگار خوای گەورە ڕەحم بە منیش و بە جەنابیشت بکە. دایکی محەممەد عەلەیکم السەلام و ڕەحمەت الله خوابتان پارێزێ خوا لەگەڵ خوشکە باشەکەم. بەڵێ دایکی عومەر وەکو دوا پەیوەندی وەردەگرین فەرموو خوشکە باشەکەم. السلام عليكم مامۆستا گیان. عەلەیکم السەلام و ڕەحمەت الله. دایکی کاکە عومەر مامۆستا گیا باشی؟ والله لەخوا بەزێبێ الحەمدولله خوشکە بکەی من. خوای گەورە یارمەتی بدا مامۆستا گیان یا ڕەبی خوای گەورە تەمەند درێژ بکە. لەگەڵ ئێوەی بەڕێزی شا خوشکە باشەکەی من خوا لە ڕازی بێ یا ڕەبی. مامۆستا گیان وەڵی من پرسیارێکم هەیە بەس نەخۆشین خۆم و هاوسەرەکەم نەخۆشین دوعای خێرمان بۆ بکە ئینشەڵڵا بەیانیش هەینیە
إن شاء الله داوای دوعای إن شاء خێرمان الله بۆ تعالى بخوای گەورەی ئینشەڵڵا دوعای هەمووتایان قبوڵکە و زۆر مەمنون خی گەورە پایدارێکا و تەمەترێزیە. هەمومان والسلام مەمنونی عەلەیکم خوای وەڕەحمەتوڵ. پەروەردگار عەلەیکم السلام وەڕەحمەت الله یا ربی خوا شفای خۆت و هاوسەر و دادایشی عومەر بە ئیزنی خوای گەورەی ئینشەڵڵا لە بەیانیشە دوعای خێرتان بۆ دەکەین. برایان تەلەفۆنی تر وەرناگرن. بەڵێ برایان دەڵێن بۆی کە وەڵامەکان وەکو پێویست بدرێنەوە دیارە ئەو دوا پەیوەندی بۆ دایکی عومەر ئینشاڵڵا ئێمەش دەچینە خزمەت پەیوەندیەکان و لەو دواتریشا لەسەر تەوەرەی بەرنامە کە ترس نەمردن بوو هەر لە قسەی ترمان ماوەگە دەرفەت بوو باسی بکەین باشە. پەیوەندی یەکەممان کاڵێخان دیارە پرسیارەکانی بۆ تەواو نەکرا و مێدم وایە کە خوای پەروەردگار خوشکە باشەکەم خوا شیفات بدای ئینشاڵڵا. ئینشاڵڵا نەخۆشێکی ئاسایی یام سەرما و قڕکێشانەوەش هەم کەفارەتی گوناهە هەم ئەجری قیامەتیشە. ئەڵێ ئایا چلە بۆ مردوو بکرێ حەڵاڵە یان حرامە بەدڵنیاییەوە حرامە نابێت چلە بۆ مردوو بکرێ. پرسە لە دینی ئیسلامی ئێمەدا بۆ ئازیزترین کەست تەنها هاوسەری ژیانی لێ دەرچێ 3 ڕۆژە. هەر کەسێکی ئازیزت بمرێ نابێت لە دوای 3 ڕۆژەوە ئێتر تەعزیە زیندوو بکرێتەوە. ئیلا ژنێک کە پیاوەکەی دەمرێت 4 مانگ و 10 شەو پێویستە پرسەی پێوە دیار بێ تەعزیەباری پێوە دیار بێ. بەڵام 4 مانگ و 10 شەوەکە تێپەڕی ئەبێ ئەمیش وردە لەگەڵ ژیان و سروشتی ژیان ڕابێتەوە ئاسایی بێتەوە. ئەو چلەی کە دەکرێت ئێستا لەگەڵ ڕێزم بۆ هەمووانی کە دەیکەن خەڵک بۆ خۆی چۆنی دەکا کەیفی خۆیەتی بەڵام بە ناوی دینەوە نەبێ. لە دینی ئیسلامی ئێمەدا چلەیەکمان نییە بۆ هیچ کەسێک چونکە چلە بۆ پێغەمبەری خوا نەکراوە صلی الله عليه وسلم بۆ سەحابە عەزیزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەکراوە. ئاەتێک فەرمودەیەکمان نییە بەڵام هەمانە کە نابێت برینەکان زیندوو بکرێنەوە دوای 3 ڕۆژ دوای ماوەیەک وردە خوای پەروەردگار سەبووری دڵ و دەرونی ئەو کەسە دەدا کە ئازیزێکی لەدەستداوە. کاتێک کە چلە دەکرێت سەر لە نوێ برینەکان نوێ دەبنەوە سەر لە نوێ خەمەکان زیندوو دەکرێنەوە کە ئاینی ئێمە ئیسلامی ئێمە دینی ژیانە. مردوەکان ڕێزیان لێ دەگیرێ پەرۆشمان دەبن بەڕێیان دەکەین بەرەو قیامەتی خۆیان هەمیشە لە دڵماندان نەک تەنها لە چلەدا نەک تەنها لە ناوجەژناندا بەڵکو مردووە ئازیزەکانمان کەسەکانمان هەمیشە لە دڵماندان. ئەگەر چاکەکار بوو بن دوعای خێریان بۆ دەکەین هەوڵ دەدەین چاکەکانی ئەوان تەواوکەین. ئەگەر کەسانی خراپ بوو بن خوا پەناماندا دوعایان بۆ دەکەین یا ڕەبی خوا لێیان خۆشبی هەوڵ دەدەین ئێمە وەکو ئەوان نەبین. حەیف فڵان کەسی ئازیزم لە دنیادا خواپەرست نەبوو بە من دەرسی لێوەرگرم من خواپەرست بم. حەیف ساردە نوێژ بوو تو خوا ئێستا دەستی لە دنیا بەر بوو با من نوێژەکانم ڕێک و پێک بکەم. حەیف زمانی باش نەبوو تخوا با من زمانم باش بێ یا ڕەبی خوا لە گوناهەکانی خۆشبی دوعای خێری بۆ بکە. ئێمە لە جیاتی چلە بۆ مردوەکانمان بکەین سەدەقەیان بۆ دەکەین خێریان بۆ دەکەین خێری نەبڕاوەیان بۆ دەکەین. مزگەوتێک کرا بە خێری مردوەکەم بەشداری دەکەم بیری ئاوێک هەڵکەندرا قوتابخانەیەک دروست کرا خوێندن خەستەخانەیەک حکومی دروست کرا خێرخواز دروستی کرد بۆ گەڕەشێکی بێ خەستەخانە و بێ نەخۆشخانە من بەشی خۆمی تێ دەکەم. پردێک دروست کرا ڕێگەوبانێک چاکرا کە دەستگاکانی خێریەک جار زۆرن. ئێمە مردوەکانمان ئاوا دەکەین بەڵام ئەوەی یارمەتیە دەین بەڵام ئەوەی کە دەنابێت فەرموود کاڵێخان چلە بۆ مردوو هەر کەسێک چۆنی دەکا کەیفی خۆیەتی بەڵام کەس نابێت ناوی ئاینی لەسەر نێ نەخێر لە ئاینی ئێمەدا چلەمان بۆ مردوو نییە وەکارێکی حرامە وەکارێکی بێ شەرعیە. کاک سۆران فەرمووی منداڵێکی کوڕم هەیە خوای گەورە تەمەنی پڕ بەرەکەت کە ئینشاءڵڵا ئەولادی ساڵح بێ هیدایەت هەر بەدەستی خوای پەروەردگارە. دوعای بۆ بکە هەمیشە دوعای دایک و باوک بۆ ئەولاد گیرایە بڵێ یا ڕەبی خوا هیدایەتی بدەی یا ڕەبی خوا بەختەوەری بکەی. یعنی ئینسان لەوە جاری تریش باسم کردو بڵێت چ دوعایەک بۆ منداڵەکانم بکەم. کاکە سۆران خۆت و هاوسەری بەڕێزی ژیانت دایکی منداڵەکەت بەردەوام ئەو دوعای بۆ بکەن واللهی دوعای دایک و باوک زۆر گیرایە بەردەوام دوعای بۆ بکەن بڵێ یا ڕەبی خوایە ئەو کوڕەمان کە ناوی فڵان کەسە خوای هیدایەتی بدەی هیدایەتی بدەی بۆ ڕێگای دینی ئیسلام یا ڕەبی خوا بەختەوەری بکەی. ئەو بەختەوەریە مەیدانەکەی فراوانە چی باشە بۆ دنیا و قیامەتی واللهی خوا پێی دەبەخشێ. نوێژ ناکە کوفر دەکا بەداخەوە لەم مەسافانەی دوای وایلاتەوە مادام لەگەڵ زۆر سۆشیال میدیا و ئەم فەیسبوک و هەراو بەزمە یەکجار مێشکی سەرقاڵ نەکردووە هێشتا کار بەخێرە. ئینسان هیدایەت بەدەستی ئەڵڵایە ئێمە تەنها ڕێنماییمان لەسەرە
نوح پیغمبر سلامی خوای لەسەر بێ نەیتوانی هیدایەتی کوڕەکەی بدا پیغمبر صلی الله عليه وسلم نەیتوانی هیدایەتی ئەبوو طالیبی مامی بدا شایەتمانی پێبێنێ پێمان دەڵێ هیدایەت بەدەستی ئەڵڵایە دوعای چاک وەکو عەرزم کرد بڵێ خوای هیدایەتی بدەیت دوعای دایک و باوک بۆ ئەولاد ژیرایە ئەمجا جەنابتان ئینشاءالله لە زیاتی لێتووڕەبوون بە زمانی شیرین ئامۆژگاری بکەن بڵێ کوڕە شیرینەکەم واللهی ئێستا من پەرۆشی تۆمە ئێستا دەرفەتێکی زێڕینە چەند خۆشە تەمەنت پڕ بەرەکەت دەبێ ئینشاءالله تەمەنت زۆر بێ کە پیر بووی شانازی دەکەی دڵت بە خۆت خۆشە ئەڵێ لە خوا بەزیابێ لە گەنجیان نوێژم نەفەوتاوە ئەمجا کە ئەم هەر نوێژ ناکە بۆ نمونە بڵێ کاکەوەرە بەس نوێژی نیوەڕوان بکە نوێژی ئێوارە بکە کە هاتیەوە ماڵەوە خۆ قاچ و دەستت دەشوێ پاڵخاوێنی خۆت دەپارێزی نیوەڕۆ بکە مەغریب بکە عیشا بکە وردەوە دەلوای لێدە عەسریش دەکات دواتر بەخوا دوڵسە بەیانیش دەکا لیان لانی کەم جارە سەرەتا فێری وتاری جومعی بکە بڵێ کاکەی گیان ئێستا بەیانی هەی نییە وەرە با بڕۆین چ مزگەوتێک تۆ پێت خۆشە سواری سارە دەبین و دەچین لە فڵان لایم فڵان مامۆستا وتارەکەمان دەکەین وتارێک کە ئیشاڵڵا ئیسیفادە بگەێنێ وتارێکی ئەوقافی نەبێت بەدلاپەڕێکی ئەیفۆر بۆت دێ نەباسی دنیای و نەباسی قیامەتە من لەگەڵ ئەوانەدا نیم وتارێک بێ باسی ڕۆژگار بێ باسی دەردەکانی کۆمەڵگا بێ برینێک بکا بە سەد دڵەکاندا بەخوا وتاری وا هەیە کە لە مزگەوت دەیتە دەرەوە ئەڵی زیندوو بوویتەوە وانەیەکی ژیان فێر بووی سەیەکەی مامۆستا باسی قیامەتی کرد باسی ئەم دنیای کرد باسی کەم و کوڕیەکانی کۆمەڵگای کرد باسی گرفتە دەرونیەکانی کردین دوعای خێری کرد دڵخۆش بووین کە دەیتە دەرەوە مرۆڤێکی تری بەڵام مزگەوتی شەیە کە دەچی مامۆستا بەس معاشەکەی وەردەگرێ و لاپەڕێکی ئاواشی بۆ هاتۆ لە دایرەوە بۆی بیخوێنەوانەوە کۆپی بکە و ئێتر بۆ خۆ نەبۆ خۆی دەزانێت کوێتی چی نە خەڵکەکەش دەزانێت خەڵک بۆ ڕزی دێتە دەرەوە وەڵام کوڕەکەت نوێژیش بکان نوێژەکەی بەرچاو دەکەوێت نە بی بە مزگەوتێک کە بەڕاستی وانەی دین و ژینی ئەم دنیا و دنیای تێدا بێ بە دەرونێکی مرتاحەوە هەست پێ بێتە دەرەوە سەرەتا جومعەکان بکە وەڵی ئومێدەوارم دوایی نوێژەکانیش دەکا هەنگاو بە هەنگاو لەگەڵی بڕۆن ئەجری خۆتت بۆ دەنووسێ کوفر دەکا بە نەسیحەتی جوان بڵێ کوڕە شیرینەکەم کوفر نیشانی ئینسانی بێدەسەڵاتە تۆ کەسێکی چالاکی کەسێکی ئازای کەسێکی بەڕێزی کوفرکردن لە تۆ ناوەشێتەوە ئیستیغفار بکە ئەستەغفر الله بکە ئەوەی لەسەر تۆیە کاکە سۆران لەگەڵ خێزانی بەڕێزتدا بەس نەسیحەت نصح و نەسیحەت فەزیحەتی پێ مەکە لای خەڵک باسی مەکە لای میوان باسی مەکە لای خزمان باسی مەکە تەنها لای براکان و خوشکەکانی ئامۆژگاری مەکە دوو بە دوو لە پارکێکە لە سەیرانێکە لە کاتێکا چوون بۆ نوێژی جومعە بە ئەو پەڕی تۆنێکی دەنگی نەرم و میهرەبانانە و دڵسۆزانە نەسیحەتی خێری بکە وەری گرت هەر نوێژێک بکات تۆ ئەجرەکەی تیا بەشداری خوا نەخواستە هەر نەی کرد تۆ ئەجری خۆت بۆ نووسراوە کە نەسیحەتت کرد و ئەو دڵناڕەحەتیش کە ئێستا دڵناڕەحەتی کوڕەکەت کە نوێژ ناکە و کوفر دەکا و بە قسەتان ناکە ئەگەر دوایی نەیکردی ئینشەڵڵا بە قسەشت دەکا ئەو دڵناڕەحەتیشت خوای گەورە هەمووی بە ئەجر و پاداش بۆ دەنووسێ ئێمەش دوعا دەکەین یا ڕەبی خوایە ئەو کوڕی کاکسۆران و هەموو ئەو کوڕانەمان ئەو کچانەمان کە ڕوو لە خوانین یا ڕەبی خوای هیدایەتیان بدەیت دومیان دەڵی لە هیچ شوێنە تەعین نابێ بەداخەوە تەعینات و ئەوانەش وەڵای لە وڵاتەدا وا بزانم هەمووی بۆ تەواسیدا ئەینا کوڕی تۆش ئەوە نییە بێ بەخت بێ کوڕی تۆش وەکو خەڵک هەموو مرۆڤێک بەختدارە هەموو مرۆڤێک بەڵام ئەوەیە ڕەن بێت تۆ واستەن نەبێ خزم و حەسەب و نەسەب و حیزب لە پشتەوە نەبێ بەڵام خێریشی پێوە بێ زۆر جار تەعین بوون لە دەستگایەکی سەربازیدا لەوە ئەچێ خوا نەخواستە کوڕەکە تفەنگێکی بدرێتەیە فیشەکێک لە دەستی دەرچێیان خۆی بکوژیانێشێکی بەدەست بکوژرێ ئەو کاتە تۆ بە حیساب بژێوی ژیانت بۆ دابین دەکرد هەر ماڵوێرانیش بووی زۆر جار خوای پەروەردگار لەمپەرێک دێنێتە بەردەمی کارەکەی تۆ دەتەوێت بە پاکی بڕۆیی واستە نەکەی ناکرێ خێرێکی لە پشتەوەیە ئینشاءالله خوای پەروەردگار دەرگایەکی ڕزق و ڕۆزی حەڵاڵ دەکاتەوە شەرنی هەر لە بواری سەربازیدا تەعین بێ ئینشاءالله کوڕەکەی تۆ ئەلحەمدولە کە ئەندام نییە ساغ و سەلامەتە کاکە سۆران هەوڵ بدە بەڵکو لە شوێنێکە فێری پیشەیەک بێ بەڕێزان وەڵی فێربوونی پیشە لای دارتاشێک بی لای فیتەرێک بی لای ئاسنگەرێک بێ ڕاستە ناڕەحەتە و وەکو معاشی نانەخوساوەکە سێ چوار ڕۆژ دەوام دەکات 50 و 20 ڕۆژ لە ماڵەوەی معاشی خۆشی وەردەگرێ کەمان هیچ نییە مستەقبلێکی نییە هەوڵدا پیشەیەک فێر بێ دوکانداریەک فێر بێ کەسابەتێک فێر بێ ئەمەیان زۆر باشترە ئینشەڵڵا ڕزق و ڕۆزیش فراوان دەبێ ئەفەرمی ڕزقمان کورتە بێبەرەکەتە بەخوا کاکە گیان پارەکە بە ژمارە زۆرە پارەی وڵاتی عێراقی ئێمە کوردستانمان بە ژمارە زۆرە ئەڵێ 10,000 کەچی دەچی بۆ هەر شوێنێکە نازانی چیت پێە 300,000 پێ تا بازار بچۆ
یان خوا نەخواسە عیادە و نەخۆشێکە هەبێ ئیتر هیچ پێ نەماوە ئەو داهاتە زۆرش نییە بگاتە دەستی ئێمە پارەکەمان بە ژمارە زۆرە بەڵام لە نرخە بەهایەکی نەماوە ئەی ناڕزق و ڕۆزی جەنابەت بەخوا کورد نییە دڵی خۆت ناڕەحەت مەکە بەخوا هەمومان وای یعنی تا دەگەیتە سەری مانگ چەند ئیشێک دەکەی فریان ناکەوی ئەوە بارودۆخی هەموو خەڵکیە ئیشەڵڵا خوا دەکات لە نەخۆشی خراپ خوا بە دوورمانکە لە موسیبەت و دوژمنایەتی خەڵک بە دوورمانکە لە ناحەزی بە دوورمانکە ڕزق و ڕۆزی هەر دەبێت بەڵام پارەکە بە ژمارە زۆر لە بەهادا نرخی کەمە ئەوە هەر تەنها تۆ کێشەن نییە ئەمجا خوا ئەوەی خۆش دەوێت ئەوەی کە دەفەرمووی خۆم و خێزانم ڕوو لە خوایان و دیندارین واللهی نیشانەی ئەوەیە خوا ئێوەی خۆش دەوێت گەورەترین فەزلی خوا ئەوەیە کە تۆ ڕوو لە خوای ئەهلی مزگەوتی ئەهلی قیبلەی بەخوا هەموو دنیات هەبێت هەموو کۆشک و تەلارەکان هەموو ڤێلا و شوقەکان کە چون بە ئاسماندا هەموو پارەی سەرمایەدارەکان هەموو نەجمەی پلەدارەکان هی تۆ بێ بەس ئەهلی قیبلە نەبی بەس سوزدەت بۆ ڕەب العالەمین نەبر بێ ئەوە بەدبەختیە ئەوە بێڕزقیە ئەوە بێشانسیە ئەوەی کە ئەهلی مزگەوت بێ واللهی بەختەوەرە چونکە دنیا هەر تێدەپەڕێ ئێمە بەهەشتمان هەیە بەڵام ئەم دنیاشمان هەر خۆشە کاگە سۆران ئینشەڵڵا تۆ دڵت خۆشە و بە ساڵحبوونی کوڕەکەشت زیاتر خوا دڵت خۆش دەکا خوا هیدایەتی هەموو لایەک بدە دایکی ئایا ئەو پارەی کە 500,000 زەکاتەوە لە مانگی ڕەمەزانە جیات کردوێتەوە و دەتوانی ئاساییە لای خۆت هەتا وەختی عەمەلیاتەکەی نێتیەوە لێهێنا بەڵکو لە کاتی عەمەلیاتەکەدا کلێنێکی گەورەتریان بۆ بگرێ بەڵام ئێستاش کە زانیت بۆ ئەو جەلەسانی کە دەیبینن بەڕاستی ئەم ماڵە ئەو کوڕی ئامۆزایەت کە دڵی کونەوتەمەنی 8 ساڵی ئینشەڵڵا خوا شیفای بدا ئێستا پێویستیان پێێتی هەر ئێستا بیاندەیە زەکات دوا باشترە زووترین کار لە ماڵت دەرچێت بەڵام ئەگە لە ماڵی شەوەدا نابێت لە زەرفێکە لە سەری بنووسی ئەمە زەکاتە لای کە سوکارت دایکی ئایا قسە بکەی کە ئەمە گە دنیا بوو من ئەم ڕۆژ مردم ئەم پارەیە زەکاتە ئامان لە ماڵا نەمێنێتەوە ئاوا بۆ شێوەیە دیاری بکەی و ئاسایشە دەتوانی وەختی عەمەلیاتەکە بیدەیتێ و دەشتوانی ئێستا بیان دەیتێ دڵی خۆت چۆن مرتاحە تۆ بۆیان گونەهبار نابی دادەخۆشی دەڵێ ئایا دایک و باوەک بە منداڵەکانیان باجی دەدەن زۆر جار ئەوەی کە باسم کە دادەخۆشی وتی نە ئەویان نییە ئەڵێن وڵا کابراز نەزەری کردووە هاتوون کچەکان لە ماڵەوە ماچ کردووە کابرا بۆ خۆی دوو لە ڕوتان بێت ڕەوەشتی کردووە وڵا کچەکەی باجی داوە ئەم شتانە ڕاز نین کابرا بۆ خۆی ستەمێکی لە خەڵک کردووە خراپەیەکی کردوڵەن منداڵەکانی باجیەدەن نەخێر ئێمە نەسی قورئانمان هەیە ولا تزر وازرة وزر أخرى چوار جار لە قورئانە دووبارە بۆ تەوەجارێکیان ئەوەیە ئەلا تزر وازرة وزر أخرى خەڵکی نەدڵنیابن خوای پەروەردگار العدلە خوای پەروەردگار الرحیمە خوای پەروەردگار الرحمانە هەرگیز خوای پەروەردگار ڕێگە نادا کەسێک کە پەیوەندی بە گوناهێکەوە نییە کە نەیکردووە کە ئاگای لێ نییە کە پاڵپشتی نییە منداڵێک سوزانە باوکی چی کردووە دایکی چی کردووە نەخێر ئەوە ڕاز نییە ئەوە لە عەدلی پەروەردگارا دوورە هیچ منداڵێک باجی هەڵەکانی دایک و باوکی نادا نە لە ڕووی ئەخلاقیەوە نە لە ڕووی زوڵم و ستەمەوە ئەوە دڵنیا بە لەوەدا دەخۆشی دوعای خراپت لێ بکەن و تۆش دوعای خراپ بکەیەوانێ وامە بە ئەدی الئەمانەتە ئیلا من ئیتەمەنەک ولا تەخون من خانەک پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمەوەی کە لەگەڵ تا باش بوو ئەمانەتێکت دایە بەڕێک و پێچی دایتەوە تۆش ئەمانەت پارێز بە کەسێ خیانەتی لێ کردی وڵامی خیانەت بە خیانەت مەدەوە دینی ئیسلامی ئێمە ئەو کەسێک کەوا خوای گەورە سەبری بداتێ ئەو کەسێک کەوا خاوەنی تەقوا و ئیمانێکی بەهێز بێ وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم ئەم دوو مەدالیای ئەڵڵا بۆچێە ئەو کەسەیە بەرامبەر بەخراپە ويدرؤون بالحسنة السيئة هەمیشە پاڵ بە خراپەوە دەنێن بە چاکە وڵامی خراپە بە خراپە نادەنەوە هەر کەسێک خوای گەورە ئەم ڕەحمەی خستە دڵیەوە دوعای خراپی لێکرا دوعای خراپی لە خەڵک نەکردەوە نیشانەوەی دوو مەدالیای ئەڵڵا دووەرگرتووە وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم ادفع بالتي هي أحسن بەردەوام پاڵ بە خراپەوەنێ بە جوانترین شێوە وەڵامی خراپ بە خراپ مەدەوە نەوەڵا ئیشەڵڵا دادەخۆشیت و ئەو دوو مەدالیای خوا وەرگرە وەڵامی خراپ بە خراپ مەدەوە دوعامان بۆ خەڵک قبول دەبێت بۆ خۆمان قبول نابێت هەروەک کە بۆ خۆتان دوعای خەڵکتان بۆتان قبول بووە ئەوە نیشانەوێت خوا خۆشی ویستون دوعاکانی خۆشتان قبول دەبێ هەر عەرزم کردن بەڵام دوعا جار هەیە فەورەن بەرهەمەکەی دەبینی جار هەیە دوای ساڵێک جار هەیە دوای 10 ساڵ جار هەیە لە سەرە مەرگا دەیبینی جار هەیە لە باشدا دەیبینی هیچ دەستێک بە خاڵی ڕەوان ناکرێتەوە دڵنیابن هیچ دەستێک
هەر دوعایەک بە پاک و پوختی بکرێ بە نێتێکی خاوین لە دڵی ئینسانەوە بێتە دەرەوە بە زمانیا بێ و دەستەکان بە پاچی بۆ لای ئەو ڕەب العالەمینە بەرز ببنەوە یەقینتان هەبێ بە ڕێزان ئەو دەستە بە خاڵی ناگەڕێتەوە ئیلا خوا شتێکت هەر دەداتێ جار هەیە تۆ پێت خۆشە ئێستا شتەکەت بداتێ بەڵام پێ خۆشبوون لەگەڵ چاکبوونان نییە یعنی جار هەیە شتەکە بۆ تۆ چاک نییە وەڵڵی ئێستا خوا ئاواتەکەت بێنێتە جێ بە زەرەری تۆ تاوا دەبێ بەڵام ئەوەی کە بۆ خەڵک دوعات کردووە ئەوەش نابێ ئینسان خۆی پێوە ڕادا دەبێ خۆ پارێزین نەعوذ بالله لەوەی کە دیارە من زۆر ساڵحم دەبێ بڵێنەوە فەزلی خوایە نێتمان لەگەڵ ئیماندارانی خوشک و براماندا پاکە یەقینمان هەیە دوعای ئیماندار بۆ ئیماندار گیرایە بەڵام ئەوەی بۆ خۆشمان یەقینمان هەیە خوا چی چاکە ئەوەمان دەداتێ شەر نییە چیمان پێخۆش بێ ئەوەمان بداتێ ئەوە ئاگاداری ئەو بابەتە بە دادی دادە فاتیمەم فەرمووی نوێژی چێشتەنگا تاکەی دەمێنێ دادە فاتمە حتا ئێستا چارێکیشی بێ بۆ 12 نیوەڕۆ نوێژەکە هەر دەمێنێ بەڵام نوێژی چێشتەنگا و چاکتر وایە دنیا بە تەواوەتی گەرم بێ ئێستا دەوری سعات 10 ئەوانە بەڕاستی زۆر چاکە سعات 10 ئەگەر کاتەکە لە بیرت چۆوە یان دەرفەتن نەبوو یان چوویتە بازار تا هاتیەوە بەیانی زوو بۆ ڕۆیشتبووی وەختی نەهاتبوو چارەکی وێ بۆ 12 هیچ ئیشکالی لەسەر نێو نوێژی چێشتەنگاوەکە ئەجرەکە دۆ خۆی هەیە دایکی محەممەد دەفەرمێ خەوم نییە 3-4 ساڵەوە موسەدانی دکتۆری شم نەکردووە خەو ڕەحمەتی خوایە خەو وجعلنا نومكم سباتا الله سبحانه وتعالى لقرآن پڕبەرەکەت و بەخشەکەیدا دەفەرمێ خەوی کردومە مای ئارامی بەڕاستی کەم خەوی عەزابێکی قورسە تاقیکردنەوەی خوای ئینشەڵڵا خوا شیفات بدا بەڵام خوشکە باشەکەم زەروریشە سەردانی دکتۆرێک بکەیت لەوە چێ هەندێک لە هۆرمۆناتی جەستت کە دکتۆرە بەڕێزەکان دەزانن و مامۆستانی ئاینی ئێمە شارە زایمە لەو وارەدا کەمە بەڵام هەر سەدحیەن دەڕووکەش شتێکیمان لێ خوێندوێتەوە هەندێک هۆرمۆناتی سەرگورچیلەکان و جگەر و ئەوانە هەیە ڕژێنە دەرەقیەکان هەن غودەکان هەن ئەمانە هەر گۆڕانکاریەکیان بەسەرا بێ کە ئینشەڵڵا عیلاجیان هەیە خەوت تێک دەچێت پسپۆڕێکی دکتۆرێکی پسپۆڕی واری هەناوی پشکینت بۆ بکە ئینشەڵڵا بە پارچە حەپێک بە عیلاجێک بە دەرزیەک چارەسەرت دەبێت حەقوا بۆ زووتر بچێ لای دکتۆر ئەجا ڕێنماییت دەکەم تا زۆر خەوت نەیامە چۆ سەر جێگای خەوتن لە کاتی چوونە سەر جێگای خەوتنە دایکی محەممەد ئەگەر خوێندەواری تێدەستکە بە کتێب خوێندنەوە تەفسیری قورئان فەرموودا ڕۆمان شعر بیرەوەری ئیتر چەک بەردەستکەوت خوێنەوە ئەگەر خوێندەواری نییە بۆ ئەوەی فکرت نەڕوە 10 ساڵەمەوە بەربێتەوە بەر و خاڵاتی خراپ و شتی ناخۆش و خەفەت خواردن و خەوەکە لێ بزڕێنە زیکری خوا بکە تەسبیحێک بێنە بڵێ دەبێت ئەم شەو 1000 سڵاوە لەسەر پێغەمبەر لێدەم صلی الله عليه وسلم تەسبیحەکە دەگە 100 دەنگ بێت 10 جار تەسبیحات دەبێتە 1000 سڵاوات 1000 استغفر الله والله وال لێدێ دڵنیابە بەدەم زیکرەکەەوە خەول لێکەوتووە بۆیە زیکرەکان بە دڵ خوێنە ئاگال لێبێ لەگەڵ زیکرەکەی خەیاڵی دنیایی مەکەوە ڕزگارت دەبێ بە ئیزنی خوا خوێندنەوە یان زیکر و تەسبیحات و ئەورادەکان حتا خەو بەلاتدا دەبا زانیشت خەوت نایمە چۆ سەر جێگای خەوتن با خەو زۆرت بۆ بێنێ و بە ڕۆژ ئامۆژگاری دەکەم بە ڕۆژ مەخەوە یعنی کە لەوە چێ جەناب نیوەڕۆ بخەوی هەتا عەسر ئەو پرسیارم لێ نەکردی شەو خەوت نایە بەڵام بە ڕۆژ بە هیچ شێوەیە هەوڵدا لە دوای نوێژی بەیانیەوە مەخەوە حتا دەچێ کاتی خەوتن وال لێ دێژ جەستەش پێویستی بەخەوە کە خەوتی زوو خەوت لێ دەکەوێت و خەوێکی ئارام دەکەی یا ڕەبی خوای گەورە خەو ئارامیت پێ ببەخشێتەوە کە خەڵاتی خۆیەتی دایکی عومەر وەکو دوا پەیوەندی خۆی هاوسەرن نەخۆشن یا ڕەبی خوای گەورە شیفای بەخێرت بدا الشافی کە ذاتی الله سبحانه وتعالى شیفاتەنها بەدەستی خۆیەتی یا ڕەبی خوا دایکی عومەر و هاوسەرەکەی و هەموو نەخۆشی مسلمانان بینەرانی ئەم بەرنامەیە و هەموو ئیمانداران یا ڕەبی خوا شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدەی ئەم چەند دقەیە کە لەبەردەستمان ما بێ برایانی کۆنتڕۆڵگە دەرفەت هەبێ با باسی ئەمەش لەسەر مردن بکەم بەڕێزان دوو جۆ ترسمان لە مردن هەیە یەکەمیان چالاکت دەکا بۆ خواپەرستی ترست هەیە لە مردن دەڵێ وەڵڵی حەیفە کە باسی مردن دەکرێ وەڵی با دوور کات سنەتی تر بکەم وەڵی ئەم شەو هەستم شەو نوێژ بکەم باشە من ئەگەر لەم دنیای مردم دەستم لە هەموو عیبادەتێک دەپسڕێ ئەم ترس لە مردنە چالاکت دەکا عیبادەتی خوا زۆر دەکەی خواپەرستی زۆر دەکەی خێر و خێرات دەکەی دەستن ناچێتە ماڵەکەت کە بیری مردن دەکەیەوە جا باشە لە دوای مردنم ئینشەڵڵا ئەولادەکانم ساڵحن و خێرم بۆ دەکەن بەڵام چێ دڵەوە کە پێویست منیان لەبێ دەبێت بۆ دەستم خۆم نەچێتە ماڵەکەم و خێرە گەورەکە بۆ خۆم بکەم یادی مردن وا لێ دەکا خێر و خێرات دەکەی قیامەتە داوەدان دەکەی سەفەرەکەت پێش ئەوەی بکەیت توێ شەبەرەکەت پڕ دەکەی ئەڵێ حەیفە بە دەستی خاڵی بڕۆم من دەستێمانی دێم بۆ هەولێر لە هەولێر دەستمە سلێمانی سەیری گیرفانم دەکەم سەید ناسنامەکەم دەکەم زان پارەم پێویست پێیە ئەی ئەو سەفەرە درێژەی قیامەت توێ شووی دەوێت
ها ترس لە قیامەت زۆر باشە بۆ چالاکردنەوەت چالاکت دەکا ئامان بەدەستی خاڵی لەم دنیامە ڕۆدەرەوە توێشووی قیامەتت دوور و درێژە با توێ شەبەرەکەت پڕ بێ با پارەی سەفەرت پێ بێ هەروەها چالاکت دەکا بۆ دڵڕاگرتنی هاوسەرت حیفە دڵی هاوسەرت بێشێنی ڕۆژگارێک هەر بەجێی دێڵین یەکتر بەجێ دێڵین بە مردن با دڵی یەکتر ڕاگرین منداڵەکانت دۆستت هاوڕێت تخوا کە مردی یان کە مردن با دڵی یەکترمان عاجز نەکرد بێ دنیا هێندە ناهێنێ ئەدونیا سەبر و ساعە ئەوەی دەیەوێت دنیای بەختەوەر بێ یەک سەعات سەبر بگرێ ئەها یادی مردن وان لێ دەکا ئەتەوێت لە هاوسەرت تووڕەبی بەخوا حیفە کە مردم ئەو خەفەتە لە دڵما بێ حیفە کە مرد پەرۆشم بێ بڵێم ئای لە دنیادا چۆن دڵم ڕەنجاند حیفە خزمەتی منداڵەکانم نەکرد بێ خوا نەخواستەگە ڕۆژە مردم یان مردن ئەوان لە پێش مندا ئەو حەسرەتە دڵما بمێنێ مردن چالاکت دەکا وان لێ دەکا کە لە خراپەکان بە دوور دەبی بەردەوام بەرەو چاکەکان دەڕۆی ئەم جۆرە ترس لە مردنە کە چالاکت دەکا بۆ تاعەت و عیبادەت و خێر و چاکە ئەمە زۆر باشە بەڵام جۆری ترس لە مردن هەیە خاوێنت دەکاتەوە ئەتەوێت غەش بکەی لە دوکانەکەت ئەتەوێت فێڵ بکەی دەست بڕینی ئەم و ئەو بکەی بیر دەکەیتەوە ئاخر دەمرم بەخوا مردن بڕواتان هەبێت باشترین مامۆستایە باشترین و تارخوێنە بەردەوام نەسیحەت خێرت دەکا ئەگەر ئەو خەڵکەی ئێمە برایان ئەم بازار و دەست بڕین و نووسینگە و هەرا و بەزمە کە چی بەو خەڵکە دەکەن بەداخەوە ئەگەر بەس ترسی مردن هەبوویایە یکتا بەرە ئەخ وەڵڵاهی من دەمرم وەڵڵاهی ئەم دنیا بەجێ دێڵم وەڵڵاهی هەموو حیساب و کتابی لەسەرە هەر هەموو لێپرسینەوەی لەسەرە خۆ دنیا کۆتایی پێ نایە بە مردن خوا جیهانێکی تر هەیە ئینسان پاک دەبێتەوە بەخوا دەست بۆ غەشەکە دەبێت دەست دەیژێڕیتەوە ئەو ترس لە مردنە باشترین مامۆستای و ئامۆژگاری کارە ئەو بە ڕێزێکەوەتی مردن ژیانی لێتاڵ کردوم با مردن بەم جۆرەیان ترس لێ هەبێت کە چالاکت بکە کە خاوێنت بکاتەوە ئەو ترس لە مردنەی کە بەڕاستی خراپە ئەوەیە لە کار و چالاکیت بخە ببێتە مای دڵتەنجی بۆ خۆت بۆ خێزانت بۆ منداڵت بەم ئەمەیان خراپە ئەمەیان پێویستە دەروون ناسێک بتبینێ ئەڵی چ بخوێنم زۆر زکری ئەستەغفر الله بکە لا حول ولا قوة إلا بالله سڵاوە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خزمەت قورئاندا بوون حاڵی بوون لە قورئان وێدەوارم گوێژ لەم وتارە لەم پرۆگرامە بگریتەوە جارێکی تریش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دادەنرێتەوە لە کەناڵی دیمەن جارێککە گوێی لێ بگریەوە بە ئومێدی خوا هەمومان مردنمان لە یاد بێ بەڵام ترس لە مردن وامان لێ بکات چالاکمان کە زیاتر گەرم و گوڕبین لە عیبادەت دەستی خێر و بەخشندەییمان هەبێ دەست بژێڕینەوە لە خراپە پاکمان بکاتەوە دەفتەرەکەمان پاکاتەوە لە ترسی حیساب و قیامەت قیامەت بەڵام یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی کە ترسێک لە مردن بێتە دڵ و دەروونمانەوە لە کار و چالاشیمان بخا لە دڵخۆشیمان بخا کە پێویستە دڵمان خۆش بێ لەوە بمان پارێزی ترس لە مردن بێتە مایی ناڕەحەتی بۆ خۆمان و بۆ دەور و بەرمان شیفای دڵ و دەرونی ئەو کەسەش بدەی کە تووشی ئەو حاڵەتە بووە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە سوپاس بۆ جەنابتان کە گوێگری ئەم پرۆگرامە بوون بینەری بوون تەلەفۆنتان کرد نامەتان نارد خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە خوا ئەم چەند قسە خێرش یا ڕەبی خوا لەم بەندە تاوانبارەی خۆت قبوڵ بکەی بیخەیەتای تەرازووی قیامەتمانەوە سوپاسی هاوکارانم دەکەم لە پێشکەشکردنی ئەم بەرنامەدا کە پێمانەوە ماندوو بوون خوا پاداشتی هەموو لایەکیان بداتەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم تا پرۆگرامی داهاتوو والسلام عليكم ورحمة الله وبركاته.